ئێرەیەکێک لە ناوچەکانی سنووری گوندەکانی خورماتووە کە بە چەندین جۆر سەوزە و میوە چنراوە. لە پاش خۆڵبارینی چەند ڕۆژی ڕابردووەوە لە ئێستادا جوتیاران لە هەوڵی پاکردنەوەی گەڵای بەرهەمەکانیانن لەو خۆڵی کە بەسەر گەڵاکانیانەوەیە و زیان بە ڕۆکەکانی دەگەێنێت. هذه أجواء الحمد لله أمر رباني. ئەم کەش و هەوایە کاری خوددایە و دەسەڵاتی کەسی تێدا نییە. ئەم خۆڵبارینەی هەفتەی ڕابردووش ڕەنگە ببێتە هۆی لە ناوچوونی هەندێک مێرووی زیان بەخش، بەڵام لە هەمان کاتدا دەبێتە هۆی نەخۆشی بۆ بەرووبوومە کشت و کاڵیەکان و زیانی زۆری پێگەیاندوین. من كثير يعني هذا بالنسبة للنبات يتنفس ورقي هو. مامۆستایەکی زانکۆ لە بەشی کشتتوکاڵی زیان و سوودەکانی خۆڵبارین دەخاتە ڕوو بۆ سەر بەرهەمە کشتتوکاڵەکان. کاریگەری خراپ و باشی هەیە، کاریگەری باشەکەی کەمترە بۆ نمونە لە ناوبردنی ئەو ڤایرۆسە و میکرۆبانە زیان بەخشەکانە، واتە زیان مەسەلەن زیاد بەخشەکەی زیاترە لە لاینی باشی. لاینی خراپەکەی چیە؟ کاریگەری خراپی ئەوەیە کە پرۆسەی خۆڵبارین ئەبێتە هۆی داخستنی مەلوولەکانی گەڵای دار و ڕووەک، ئەویش ئەبێتە هۆی پەکخستنی کردداری ڕۆشنەپێک هاتن و ئەبینی سێرکەی گڵای دارەکان ڕەنگی زەر دەبێتەوە، ئەبێت لە کۆتاییشە ئەبێتە هۆکاری لە ناوچوونی ڕۆکەکان، ئەمەشە لە کۆتایی ئەبێتە هۆی زیانێکی ئابووری لەسەر کەرتی کشت و کاڵ و خۆڵبارین دیاردەیەکی سروشتیە و بارینی بەخەستی و کاتێکی درێژخایەن جگە لە زیانگەیاندن بە تەندروستی مرۆڤەکان زیانیش بە کەرتی کشت و کاڵی و ڕۆکەکان دەگەێنێت. جوتیاران دەڵێن حکوومەتی عراقی بە هیچ جۆرێک پشتیوانیمان ناکات و ماوەی 2 ساڵیشە وشکە ساڵی و کەمبارانی تەری بێ هەڵچوونیوین. ئەم ساڵیش خۆڵبارینێکی زۆر زیانی بەرهەمەکانمان گەیاندووە. ئەوەی داوای دەکەن بۆ ئەوەی بەردەوام بن لە کەرتی کشت و کاڵی و کاری کشت و کاڵی لە کاتی ساختکردنەوەی بەرهەمەکانیاندا خاڵە سنووریەکان دابخەن. کاروان حەبیب، کورتسات دیوز، خورماتوو.